سلااو ڕێز تەماشەوانن هێژا بینەرێن هێژا هون بەخێر هاتن ئەم ئیرۆکە هەوڵ دەدەن بە کورتاسی لەسەر هەفدیتنە نو دەناوبەرە سەرۆکوەزیرێن عراقێ سوودانی و ئەردۆغان ڕا باخفن و ئەv گرێدانێکی خوا ڕاستەوڕاست بە چەند پرۆژەیان هەیە دەناوبەرە عراق و تورکیایەدا سەریدا پرۆژەیە کۆریدۆرە گەشەپێدانێ یا ئابووری دەناوبەرە عراق و تورکیایەدا و دەمەکی درێژە لەسەر تێ ڕاوەستاندن و بەحرە کۆرفەزێ بە بەحرە سپیڤە گرێ دەدا بێگومان هەنێک وڵاتێن دەردۆرێ تورکیایە و عراقێژی لە پشتی vê پرۆژەیەنە دەسەری هەمیاندا ئیماراتە عەرەبی قەتەر و هەنگاریا و بولغاریا و ڕێکەکیوان بە تورکیای ڕاهەیە ڕێکاوانی بازرگانی ئانجی پرێکن دەناوبەرە تورکیای و ئەوڕۆپاییدا ئەوژی لە پشتی vê پرۆژێنە ئەف پرۆژە چەند ئالی دەناوداهەنە ژغێنی ئالیەن عراقی و ئالیەن تورکیایەدا کۆمپانیایەن ئیتالیژی دەناودانەک و وێ ڕێکێ ساز دەکەن بێگومان هەنێک دۆسیایان دنێژی هەنا یعنی دۆسیای ئەمنی هەنا و دە هەمان دەمێداژی دۆسیایە ئاڤژی دەناوێ هەفدیتنێدا جێ دەگرێت تشتێک و هەری باڵکێش ئیدی وسا خویایە حتا ئیرۆ سبێ تێ گۆڕتن نایە گۆڕتن ئەم نزانن احتیمالە گۆڕتنە ویژی هەیە هەرێما کوردستانی حتا نەهاژی بە قاسیک و هەوڵدان و بکەون ناوە وێ پرۆژەیەدا هەرێما کوردستانی نەکەتیە ناو پرۆژێ یعنی ئەو ڕێکە کو پرۆژە پێدا دەرباز دەبێت لە بندە سەڵاتداریە هەرێمێدا نینە و ئەو یەک بێگومان نەها دەناوبەرە حکوومەتە هەرێمی کوردستانی و تورکیا و عراقێدا بوویە سەدەمە گلەیی و گازنجان و هەرێما کوردستانی بە تایبەتیژی پەدەکە دەخوازێ کارتێن خوا لە هەمبەری تورکیای و لە هەمبەری عراقیژی دەوی واریدا بەکار بینە بێگومان ئەو پرۆژە لەسەر هەر ئیالەتێکیدا دەرباز ببە بە قاسیک و خێر و ئەم بێژن قازانجێژ بۆی عراق و تورکایەتینی دە هەمان دەمێداش بۆی وان ئیالەتانجی خێرێکی مەزنتینە لە عراقێدا بەگشتی حتا نەها تەخمین تێکردن لە گۆری وەزارەتە ڕێوبانان 100,000 فرسەتێن کار دەرفەتێن کار دەئافرینێ و بێگومان ئەو زێدەترژی دەبە ji بۆی و ئەو تەنێ بە ئاڤایەکی گشتی هاتیە نرخاندن لێ هەگەر و ئەم ئیالەتێن و ئەو ڕێک لەسەر دەرباز دەبن ئەمویژی بخەن سەر احتیمالە و فرسەتێن کار زێدەتر ببە بێگومان ئەو دەوارێ ئابووریدا دەوارێ دنێدا هەنێکی حکوومەتە هەرێما کوردستانی دخێناف زۆریەدا لێ کە ئەم بە ئاڤایەکی دنێژی لە مەسلەیە بنەرن گەلو سیاسەتە حکوومەتە هەرێمی کوردستانی حتا نەها دەڤیواریدا چ بوویە استراتیژیاوان چ بوویە ئەوژی بێشڕۆڤەکردن باشتر دەبێ مرۆڤ دکارێ باشتر فێم بکە یعنی حکوومەتە هەرێما کوردستانی لە بەرنامەیە جوداتر بەرێدا گوتیە بە تایبەتیژی دەماک و تاڵەبانی بوو سەرۆک کۆماری عراقیدا ئیدی حکوومەتە هەرێمی کوردستانی بەگشتی سیاسەتێکی وانی استراتیژیەکی وانی پڕ تەنگ هەبوو یا ئابووری یعنی لە شونا کو حیسابێ وێ بکەن چ دەبە بلا بەبە عراق ئیرۆ زەعیفە ینی ئەس بەحسە عراقی بەریا 20 ساڵی 15 ساڵان دکەم هەگ بە قاسیک و ئیرۆ زەعیفە لێ سبێ چ دەبە بلا بەبە ئەو عراق دەبەک و کۆمی سەرهەف بەبە دەولەت بەبە سازی گەلۆ ئەم دەناوە vê سازیەدا یعنی سازیە عراقیدا سازیە بەغدایدا ئەم جێ بگرن ئاننا لە شووناوی
ئیدی مرۆڤ لێ دنەڕێ گەلێک گرێبەستێن بێ سەروبەر لە دەروی ئیرادەیە بەغدایدا هاتن ئاواکردن دا هەمان دەمێدا هەرێمێن و ناکۆکی لەسەرن کەرکک مەخمور شەنگال دەردۆرێ مووسڵێ دەردۆرێ تەلەحفەرێ دەورداژی سیاسەتە ئەمری واقع هات سەپاندن یعنی سیاسەتا بە زۆرێ سیاسەتا بەچەکێ هات سەپاندن لێ مەدید دەداویەدا و ئاف سەرکەشی زێدەتر بوو بلندتر بوو حتاکو ڕیفراندۆمێ هات و پشتی ڕیفراندۆمێ سیاست مەدارین هەرێمی کوردستانی ژعالیە عراقی ژعالیە دەردۆرێن ناودەولەتی و هەرێمێدا هەرێمی داژی ئیدی ئەو باوەڕیا خۆش دەستدان یعنی باوەڕیەک چێبوو و ئەو ئیرۆناسبێ دەخوازن جودا ببن ئانجی دەخوازن خۆش عراقی جودا بکەن بەوی ڕەنگی ئیدی بەغداد دەستدان و ئەو کارتێن کو لە دژی بەغدایە بە تورکیای ڕا پێ دەلەیستن مینە پرۆتۆکۆلا پەترۆلی یا 5 ساڵی وانەژی دەستدان ئەنەها گومرگ و باڵە فڕخانە و تشتێن دنێژی ینی بازرگانیان دنێژی هێدی دەست ددەن یعنی ئەوژی گەرەک مرۆڤ ببینە چت تینی بیرامە وەیەکێ تینی بیرامە ئەو تێزینکو ئەم چەند ساڵە لەسەر کار دەکەن یعنی لە بناوێ نەتەوی لە بناوێ خۆسەریا ئابووریدا سەرخۆبوونە ئابووریدا و پرۆژەیەکی هەنێک سیاست مەدارێن هەرێمی کوردستانی زێدەتر دکەون بەرچاو لێ کەسێن دنێژی لە دەروێ ڤا پرۆژانە دەرنەکەتیا یعنی کەسێکژی ڕکەبەر نەبوویە کەسێن کو دەناوە دەسەڵاتێدا بوونە ئانجی دەناوە دەسەڵاتێدا نەبوونە حتا پارتیەن پارچێن کوردستانێژی زێدەتر ئێرادەیەک نیشان نەدانا گوتوبێژێک پێش نەخستنە نەدەواری ئەکادیمی نەدەواری زانستی نەدەواری سیاسی و استراتیژیکدا کو ئەv نزیکبوونێکی کورت مەودایە نزیکبوونێکی درێژ نینە و ئەو نزیکبوون احتیمالێکی مەزن هەیە زەرەر بدێ کوردستانێ ئەم باشتر دەبە ئەم لە شوونە خۆ بچووکردن لە بناوێ مەسلێن نەتەویدا مەسلێن ئەتنیکیدا مەسلێن جوگرافیدا حتا بەسلێن کولتوریدا ئەم بکارە بن vêyekê wek derfetek bibînin em bikare bin denava hikûmeta Bexdayê de cêbigirin ku di destê me de ye yanî min got di destê niha ji kîjan siyasetmedarên Kurd bipirsî dema Talebanî hikûmeta Iraqê siyaseta Iraqê siyaseta dewletê yanî ne hikûmet tenê jî bibê Talebanî yek biryar jî nedidiyan lê me dît gava ku Talebanî çû Bexdayê êdî li wirda meseleyên serxwebûnê meseleyên cudabûnê meseleyên mezhebî ku Şîa nabin dostê Kurdan û Îran li piştwana filan û bêwan derxistin holê heta ku Îran hebe êdî Kurd faydê nabin ê niha Îran li holê de nemaye yanî Îran bi pirsgirêkên xwe mijûle Îran dixwaze îrona sibê bi Amerîkayê re li hevdû bike balên Îranê li Lubnanê li Yemenê li Sûriyeyê şikestîne niha çiye niha gelo Tirkiye dixwaze herêma Kurdistanê bikeve nav de nexîr naxwaze bikeve nav de Iraq jî naxwaze bikeve nav de devî warî de mirov lê binêre êdî berastî jî mesele mirov nekare tenê be daxwaza Bexdayê û Tirkiyeyê ve girê bide siyaseta Kurdan jî de devî warî de pir xelet bûye siyasetekî etnîkî qewmî bûye û ev mesele wisa kiriye ku bigêje rojekî wisa ku çarenivîssaz yanî ku herêma Kurdistanê de di nava vê projeyê de nebe yanî heger ku Kurd di nava Bexdayê de bima biyane û mîna serdema Talebanî û ew gef û şer û nakokiyên mezhebî û etnîkî
پێشنە خزبانە بە بەغدایێرە وێ دەمێ احتیمال بوو تشتێکی جوداتر دەرکەتە بە هۆلێ ئەم بەحسە تورکیای ناکەن ئەم بەحسە ئیرانی ناکەن ئەم بەحسە سووریای ناکەن ئەم بەحسە عراقی دەکەن یعنی عراقا دەما تاڵەوانی عراقە پشتی سەدام عراقی چقاس جودا بوو دەوی واریدا مرۆڤ ئەز باوەڕم شڕۆڤە بکە باشتر دەبێ لێ وەک من گوت ئەو پرۆژە وەکیکو خۆیان دەکە هەردوو ئالیژی هەم عراق هەم تورکیا لەسەر ئیسرار دەکەن وڵاتێکی کو لە دژی vê پرۆژەیە بوو ئانجی پێران نەبوو ئیران بوو ئیرانجی نەها خۆیان دەکە کو بە تایبەتیژی 10 ساڵی پێشیامەدا احتیمالە 10 چەند ساڵی پێشیامەدا حتاکو خۆ کۆمی سەر هەفتەکە نەکارە بە لە دژی vê پرۆژێ دەرکەوێت لێ سعودیا خۆیان دەکە لە پشتنینە بێگومان لە بەرنامێن بەرەداژی مەگوتیە نەها هەم ji بۆی هەمی ڕۆژهەڵاتە ناوین حتا ji بۆی غەزەژی یعنی هەگەر کو مرۆڤ هێڤیەکی بکە کو ئالیەک بکارە بە باندۆرێ لەسەر سیاسەتە ئەمریکا بکە حتا لە ڕێکە ئەمریکادا ئانجی ڕاستەوڕاست باندۆر لەسەر سیاسەتە ئیسرائیلێ بکە ئەوژی سعودیایە ji بۆی کو سعودیا دەواری ئابووریدا وڵاتی هەری مەزنە حتا نەهاژی لە ڕۆژهەڵاتە ناویندا و سعودیا و کەسایەتیە محەممەد بن سەلمان پرەنس محەممەد بن سەلمان ji بۆی دۆناڵد ترامپ پڕ گرنگە دەوان 4 ساڵاندا و چەند ڕۆژێن پێشیەدا دۆناڵد ترامپ سەردانی سعودیایدا دکە بێگومان وێ دەمێ سعودیا بکارە بە یعنی هەنێک گوتنان بکارە بە بخێ بەرگوێ دۆناڵد ترامپ و دۆناڵد ترامپژی احتیمالێک هەیە وەک من گوت لە هەر کەسی زەیدەتر لە ڕۆژهەڵاتە ناویندا گۆداری محەممەد بن سەلمان بکە ئەو احتیمال هەنا لێ ئەو احتیمال چقاسی باندۆری لەسەر vê پرۆژەیە دیکە بەڕاستی هەنێکی نەزەلالا نەخویایە ئاو ji بۆی سووریا دەبە ئاو ji بۆی ئیسرائیل دەبە ji بۆی لوبنان دەبە ji بۆی غەزە دەبە لێ ji بۆی عراقی احتیمالە هەنێکی کێمتر بە و هەمان دەمێدا چەند ساڵێن پێشیامەدا هەگەرکو شەڕ و ناکۆکی دەناوبەرە ئالیاندا چارەسەر ببن بە تایبەتیژی ئەگەر هەفدیتنە ئیران و ئەمریکایە بگێژن ئاستێکی باش و پرزگرێکە عەرەب ئیسرائیل بگێژە ئاستێکی باشتر و لێک تێگەیشتن کۆریدۆرێن گەشە پێدانێن ئابووری بەوی ڕەنگی پڕ زێدە دەبن یعنی نەتەنێت تورکیا و عراق وان کۆریدۆرانە دیکەن کۆریدۆرێن پەپڕ مەزن چێ دەبن بەرێدا دیرۆکێداژی مەدیتیە مەسەرەن دیرۆکە پشتی جەنگی جیهانە دووەمیندا مەدید لە ئەوڕۆپاداژی لەسەر بنگەها ڤان کۆریدۆرانە ڤان بازرگانیاننادا بازرگانیە کۆمور بازرگانیە ئاسن دەستپێکێدا ئەم لێت نەڕن بە هەڤڕاکارکردنا هاوکاریە ئابووری دەبە سەدەماک و یەکێتیە ئەوڕۆپای پێکوەرێک و ئیرۆ یەکێتیەکە بە قاسیک و خاڵێوانی لاواز هەنا خاڵێوانی ناکۆک هەنا هەنێک وڵات هەنا بربەست لە هەمبەر وێ سیاسەتێ چێ دیکەن لێ حتا نەهاژی یەکێتیەکی بێویڕەنگی هەیە ئەو یەکێتی نەتەنێ یەکێتیەکی ئابووریە یەکێتیەکی حقوقیە یەکێتیەکی سیاسیە یەکێتیەکی ئەمنیە یەکێتیەکی ئاساییشە بەویڕەنگی ئەو یەکێتی هاتی ئاواکردن و سنوورێ دەناوبەرە ڤان دەوڵەتانەدا پڕ لاواز بوونە تو دکاری لە ئەوڕۆپادا دە ڕۆژێکیدا 4-5 سنووران دەرباز بکەیت کوت و پۆلیسێکژی دەوان سنوورانەدا نابینێ لە ڕۆژهەڵاتە ناوینداژی مرۆڤ یعنی تەخمین دکاک و دەمێ پێشدا لە شوونە پرزگرێکن نەتەوی لە شوونە پرزگرێکن ئەتنیکی تشتێن بەوی ڕەنگی پێش بکەون یعنی پرزگرێکن ئەتنیکی داخوازیێن ئەتنیکی و نەتەوی ڕۆڵاوان ئیدی نامینێ هەرێم بەرڤە هەرێمەکی فدرالی دەچێت یعنی هەرێمە ڕۆژهەڵاتە ناوین بەگشتی هەرێمە دەناوبەرە هەرێمە ڕۆژهەڵاتە ناوین و ئاسیا و قەفقاسیادا دەناوبەرە هەرێمە ڕۆژهەڵاتە ناوین و
ئەفریقادا احتیمالە تشتێن وسا بەوی ڕەنگی ئاوا ببن بێگومان ji بۆی تورکایەدا مەسەلەیەن ئەمنی پرپر گرنگن ئەو هەفدیتن دەدەمێکیدا ئاوا دەبێت و مەسەلەیە پرۆسەیە دیالۆکێ دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتە تورکایەدا هێژی زندیە بەقاسی و دەوڵەتە تورکیا پڕ عەجەلە دکا و لە بەندەیە زوو ئانژی درەنگ بانگەوازیەک ji aliyê PKK bêdayîn ji bo helweşandina PKK û destberdana çekan heta niha ew bangewazî bi awayekî fermî nehatiye lê xuya dike ew pêvajo yanî vegerê wî nebe vegerê wî nebe yanî tiştê ku Öcalan li İmralîda behs kir û derxist derve tiştê ku dewleta Tirkiyeyê dibêje û liv û tevgerên di navbera Baxçilî û Erdogan da vêyekê nîşan didin ihtimale bêguman dewlet an jî siyasetmedarekî wek Erdogan bêguman ev yek bi avayekî bimeşîne ku li dijî berjewendiyên wî siyasî nebin ew jî çawa çêdibe em di demê pêş de dibînin loma jî yanî texmînên wisa jî nexeletin heger ku ew proje ser neket heger ku li hevkirinek çê nebû heger ku PKK dev ji çekan berneda wê demê ihtimala şer û pevçûnê zêdetir dibe û ew şer û pevçûn ihtimalekî wî zêdetir ew e ku li Iraqê bibe li Sûriyeyê de nebe li Iraqê bibe ji xwe li Bakur nîne û bevê rengî jî ev hevdîtine ku niha têkirin yanî mirov dikare bêje ev jî pîlanekî yedek e ji bo dewleta Tirkiyeyê de ew dike ji aliyê Iraqê de xalê herî lawaziya ya Iraqê li hemberî Tirkiyeyê de bêguman av av xalekî pir lawazî Iraqî û Iraq yanî heger ku karekê pir ciddî jî bike heta niha karekê pir ciddî ez nabînim lê heger ku karekê pir ciddî jî bike pêwîstiya wî bi 15-20 salî heye heta projeyên stratejî ji bo çareserkirina pirzgirêka avê bibe serkeftinê bibe pêvajoyekî mezintir ku ihtiyacê wî avê bi Tirkiyeyê re kemtir bibe lê heta niha jî Iraq devarê avê de girêdayî Tirkiyeyê ye ev jî rastiyek e kam lê binirin ew pêvajo berve ku diçe lê wek min got xuya dike rêka korîdora geşepêdanê pirsekî ciddî be heta niha û di heman demê de pirzgirêka diyalogan di navbera Tirkiye û İmralî de jî heta niha yanî pirsekî herî ciddî ye li gorî pêvajoyên berê hatine avakirin pêvajoyekî herî ciddî ye beqasî ku hinek agahiyê min hene ew agahiye nekarim sedîset teyit bikim yanî ez texmîn dikim bişexsî ku PKK di nava vê pêvajoyê de yanî mebestê min pêvajoya ku Tirkiye dibêje kongreya xwe ava bikin û bangewaziyekî bikin yanî di nava wê de ye lê çima heta niha nayê ragihandin ev bêguman girêdayî hinek ewan e yanî hinek bazaran e girêdayî hinek danûstandinan e tu çi dideyî min tu çi nadeyî min di heman demê de ew ji bo Erdogan jî wisa yanî Erdogan jî li bendê ye ku biçe Washington bêguman hevdîtina telefonî pêk hat li bendê ye ku biçe Washingtonê û bi wî rengî bikare hem li Sûriyeyê de hem derbarê PKK de êdî hem derbarê şerê Daişê de ku niha pir li ser radewestin û dixwazin bexşîşekî bidin Donald Trump ku şerê Daişê em ê bikin niha û şûnva de pîlanekî wanî bi wî rengî jî heye yanî loma jî her du alî di vî warî de bêmitmaneyek an jî rawestandinek di navbera wan de heye
لێ ئەس باوەڕ ناکەم پڕ بکشینە و ئەس باوەڕ ناکەم ژی ئەردۆغان فرسەتێکی هەبێک و مناوەڕەیەکی جوداتر بکە ji بۆی وەک مەدیت وەک ئەم دەبینن لە هەمبەری وێ سیاسەتە ئیسرائیلی هەیە و ئەو سیاسەتە ئیسرائیلێژی پشتی هەفتەی ئۆکتۆبرێ یعنی دکتۆرینە ئاسایش و ئەمنیەتە ئیسرائیلێ دکتۆرینەکە و لە ڕۆژهەڵاتە ناوین کەس نەکاری لە هەمبەری وێ ڕاوەستە هەر ئالیەک و دژی استراتیژیە ئیسرائیل بە ئانجی هەنێکی گومانان لە بەرچاوی ئیسرائیل هەنێکی گومانان چێ بکە لە هەمبەری دکتۆرینە ئاسایشە پۆست هەفتی ئۆکتۆبر دەبە هەدەف و دەبە هەدەفی ئەوروپا و دەبە هەدەفی ئەمریکاژی نەتەنێ ئیسرائیل یەک ژوانەژی تورکیایە یعنی وسا نایە خویاکردن ji بۆی ئیسرائیلیان ku لە سووریایە ئیران دەرخستنە ئیدی لە شووناوان تورکیا تەمامەتی بخەن پێشیاوان بێگومان دۆناڵد ترامپ دەوی واریدە سیاسەتێکی وی جودا هەیە دەخوازە هەردوو ئالیان ئیقناع بکە هەردوو ئالیان ڕزگار بکەم کو دخوازە لە باشوور ئیسرائیل لە باکوورجی تورکیا ڕۆڵێکی وێ هەبە لێ ئەv یعنی وەک من گۆ دەوی واریدە سیاسەتە ئیسرائیلێ هەم بە ئەمریکیانڕە هەم بە ئەوروپیان ژیرە جودایە یعنی هەفدیتنە ماکرۆن بە ئەحمەد ئەلشەرعرا چێ کرد لە پاریسێ گرێدایە vەیەکەیە هەڕەشێن ئیسرائیلێ ئانجی سیاسەتە ئیسرائیلێ و گەلک جارنا دەبە سەدەمان نائارامیە ئەو خەونێن فەڕەنسا لە لوبنانێ و لە سووریایەدا تێک دەبە خەونی فەڕەنسا لە لوبنانێ و سووریایەدا دوو وڵاتین کۆلۆنی یا فەڕەنسینە و داهمان دەمێدا فەڕەنسا وسا تەخمین دکە کو ئەمریکا دەمەکیدا و بە چینی ڕامژوول دەبە لە پاسیفیک بکارە بە شوونە ئەمریکا کێم حتا زێدە لە لوبنانێ و لە سووریایە لە عراقێژی حتا جەیەکی بکارە بە شووناوی تژی بکە لۆماژی سیاسەتە ئیسرائیلێ لە هەمبەری وێ سیاسەتەکە و لە بەرچاوی فەڕەنسیان دکەوە خزمەتە نائارامیە ji بۆی و ئیسرائیل بەڕاستیژی یعنی ئەو ڕاستیەکە سیاسەتا خۆ هەنێکی لەسەر بنگەها نائارامیە دمەشینێ ئەز نابێژم دکەوە بەرژەوەندیەکی ناکەوە بەرژەوەندیەکێ بێگومان دکەوە بەرژەوەندی کوردانژی ئەزبەیەکی نابێژم ئەس دەبێژم ئەف لە بەرچاوێ فەڕەنسیاندا هەنێکی جێ نیگەرانیەیە لۆماژی ئەحمەد شەرع برن پاریسێ و بەویرە هەفدی تنەک چێکردن و دە هەفدی تنێدا شەرتێوانی جودا هەنا ئەحمەد شەرع چ قاسی دکارێوانە پێک بینێ ئەو مەسەلەیەکی جوداترە ئەمێ دەمێ پێشدا وی ببین ji بۆی و ئەحمەد شەرعژی هەم دەناف خۆدا هەم لە دەرەوەدا پڕ لاوازە ئەحمەد شەرع و ئیتیفاقاوی ئیتیفاق ئەو ئالیەن دەردۆرێ وینە ینی ئالیەن مەزهبینە ئالیەن و بە ساڵانە سۆزن دەولەتێکی شریعەت ژۆڕە هاتیەداین و نەفرەتاوان لە هەمبەری کوردان لە هەمبەری عەلەویان لە هەمبەری دورزیان لە هەمبەری کەسێن کو نەدەردۆرێ سونیا ڕادیکالن نەفرەتێوان پڕپڕ مەزنە و سووریایەکی مرکزی دەخوازن ئەوژی بێگومان ji بۆی ئیسرائیلێ نابە ئیسرائیل لە هەمبەری وێ پرۆژەیەکی وی هەیە ئەو پرۆژە هەم لە ئالیەکی دەخوازە دەوڵەت لاواز بە پارچە پارچە بە هێزن جودا هەبن هەگەر کووانە نەکا لە ڕێکاوان هێزانەدا تهدیدێکی مینا دەربە لە سەروان کودەتا بکێ مینا هێزن دورزیان هێزێک سووریای دیموکراتیک بکارە بە دەمێ پێش وەک هێزێکی وسا بەکاربینە دامان دەمێداژی نائارامی ئاوا بکە لە لوبنانێدا لە سووریای داژی ئەو ji بۆی دەما کورد خاەن بێگومان لە بەرژەوەندیە سیاسەتە کوردانە لە دەم درێژدا بێگومان چ قاسی پرزیەکان چارەسەر دکە چارەسەر ناکە ئەو مەسەلەیەکی دنیە لۆماژی دەست
رجب طيب أردوغان دەوی واریدا پڕپڕ کورتە رجب طيب أردوغان هەگەر کو بخوازی دەوی واریدا هەنێکی دەستی خۆ درێژ بکە دەبێ لە مەسەلەیە ئۆکرانیادا لە مەسەلەیە چیندا لە مەسەلەیە S-400 و سیاسەتاوی یا رووسایەدا هەنێکی پێنگاوان لە بەرژەوەندیە ئەمریکا بنێ حتا لە هەمبەری ئیرانێدا ئەوژی بێگومان ji بۆی تورکیایە نو کو دەناوا خۆدا بە قەیرانە قانونی و قەیرانە جەمسەرگەری یعنی قوتوبچیتی و قەیرانە حقوقی ئیدی ڕوبەڕوویە کارێکی وسا هاسان نینە ئەم دەمێ پێش لێ بنەڕن ڤان مەسەلانە کە بەرڤە کو دچن ئەمە دیسا بە هەڤڕابن لە کرەما خۆش بیر نەکەن پشگیریە vê kanalê berdewam bikin wek her carî em dubare nekin bi taybetî jî kesên ku vîdyoyên me ji bo dost û hevalên xwe